در سال 1970 ڕێکخراوێکیان بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەست پێکهێناوە. ئەمڕۆ دەست بەکاربوونی ئەم ڕێکخراوە ڕاگەێنن. ڕاستی شتێکی مای دڵخۆشی وە شانازیە. مامسا جەمال نەبەست یەکێکە لەو نووسەر و تێکۆشەرە دێرینانە کە ساڵانێکی زۆری لاوی و ئەتوانین بڵێ هەتا کۆتایی ژیانی تەمەنی خۆی تەرخان کرد بۆ مەسەلەی کورد و زمانی کوردی و ئەدەبیاتی کوردی و ئێمە هەمومان کۆبووینەتەوە بۆ ڕاگەیاندن و بڵاوکردنەوە و ئاماژەدان بە ڕێکخراوی ڕۆشنبیری دکتۆر جەمال نەبەست. دکتۆر جەمال نەبەست وەک هەمووان نەزانین پێویست ناکات زیاد لەسەر قسە بکرێت لەبەرەوەی یەکێکە لەو کەسانەی کە معریفەیەکی دیاریکراوی هەیە خودی خۆی یەکێکە لەو نووسەرە بەتوانایی کە خاوەنی خەزێنەیەکە لە ئەڵفازی شیرین و گەوهەر دەکەین سەرکەوتوو بن و داواکاریمانەوەی ئەم ستافە جوانەی دەزانین کە ئەگەر لەوەی مێژووی هەر لە سەرەتای بوونی دەنگۆی کۆرۆنا لە کوردستاندا ئێمە دەستمان کرد بە ئەم جۆرە چالاکیانە بە شێوەی جیاواز بوو بە پێی پێویستی بارودۆخەکە. ئەم جارش کە دەستمان کرد بە بڵاوکردنەوەی ئەم پۆستەرانە ئەم جۆرە پۆستەرانە لە کۆی ناوەندەکانی خوێندن لە ئیدارەی ڕاپەڕین. ئەم پۆستەرانە ئێمە هەڵداواسین نزیکەی 1000 دانێکمان لایە هەڵداواسین لە قوتابخانەکان و هەروەها دووبارە بۆ مامۆستاکانیان باز دەکەین بە شێوەیەکی زۆر کورت و پوخت بۆی ئەوانش دووبارە بە خوێندکارەکان و قوتابیەکانی خۆیان دووبارە باسی بکەنەوە و بۆی پەیامەکەمان ڕوونتر بگات بەوان. باسی چ دەکەین؟ تەندروستی دەکەین. بە تایبەتی باسی ئەم ڤایرۆسە دەکەین، ڤایرۆسی کۆرۆنا. کاتێک ئەم ماسکە دەکەین بۆ خۆپارێزی و سەلامەتی و تەندروستی ئێمەیە. ئەم ماسکە لە زۆربەی شوێنەکان وەکوڵی چالاکی لەو بابەتەمان هەبووە بۆ هوشارکردنەوەی هاوڵاتیان لە و بە تایبەتی بڵێن پەتای کۆرۆنا. ئەم ڕێنمایانەش لە چوارچێوەی ڕێنماکانی وەزارەتی تەندروستی وە بە پشتبەستن بە بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و ئەمەش وەکو بەبیرهێنانەوەیەک وەکو ئەپدێتکردنی وەکو بڵێ حاڵەتەکە و وشارکردنەوەی هاوڵاتیان بۆ بە دەنگەوە هاتنی ڕێنماکانی وەزارەتی تەندروستی. من کە هاتم پێشەوەی گەلەی بۆ قوتابخانەمان کردو و چاومان جوان شد و جلوبەرگێکی پاک بخارێن و ماسکێکمان کردەوە بۆ ئەوەی ئەم ماسکە دوورمان بخاتەوە لە چی ئەوەی نەمن و نەتوش و نەکەس و کاریشمان تووشی ڤایرۆسەکە هندري في بيشانجا همجي كي جلو فلكلوري جلو برجي فلكلوري اي سرياني اي عربي اي كردي جي كي شهري ما روشيلات وباشور باكور وروش آفاده هر شهر هرم تد هاتن عرض كرن اي قسم شيوكاري جي كي تابلوي بوك هاتن رسماندن طرف اي حوالي جنبون شباب اف فستيفالا ما قشتك اي جنانه قومیتا اما دکار قومیتا نرخاندنه ایگو کارو خباد کرن تمامی جن بون. براستی اف پیشنگه وک ایرو چه بوین گله کی گرنگن جمرک فوتوگرافر یعنی ام جارا یکمینه بلکه اس بجدار دبم پیشنگه هکاو کبینا ام که وینا کش گله کی جمرا گرنگا انه اف وینین ام دکشینن ام پیشبری خلکین ما بکن چاواتنا گرتن جداهیا و چه جوینین نورمال بتشي ويتنا قرتن